ئێمە هەمیشە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەوڵین کە توانە و بەهرەی گەنجەکانمان بە شێوەیەکی باش کاری لەسەر بکەین تاوەکو بتوانن ئەمە بێتە دەرفەتێک بووی کە بتوانن کاری باشتر و باشتریش بکەن و لە ڕێگەی پرۆگرامەکەمانەوە ئەمانوێت زیاتر لەگەڵ خۆیانە گفتوگۆ بکەین و بەرهەمەکانیان چییە و زیاتر ئەیانوێت بچنە ناو کۆمەڵێ چ بوارێکی میوزیک و گۆرانی کوردیەوە و چۆن ئەیانەوێت هەوڵەکانی خۆیان لەو بەهرەی کە خۆیان هەیەە زیاتر بەهێزیکەن پتەویکەن و بەکاریشی بێنن ئێمەش ئەمڕۆ وەکو سەرەتای پرۆگرامەکەمان و گفتوگۆکانمان میوانداری زۆر بەڕێز کاک میران محەممەدمان کردووەکو گۆرانی بێژێک هەردوو میوزیسیانی خۆشەویست ئەوانش کاکە سەفیر محەممەد و کاکە ڕۆژ ئازاد زۆر زۆر بەخێر بێن سڵاو لە تۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونە خۆشحاڵین کامڕۆ لای مەمیانی سپاس بۆ گۆرانی جوانەشی پێشکەشەکردین لەگەڵ هەردوو هاوڕێکەتە ئێمە دڵخۆشین بۆی کە هەمیشە ئەو کەسانی کە بەهرەیەشی جوانیان هەیە ئەیانوێت لە بواری لە بوارەکانی هوەرە کار بکەن بارەکەی خۆیان بخەنەوەی کە دەری بپڕن دەستپێکردن و کارکردنی تۆ لە ناو میوزیک و گۆرانیە چۆن بوو چۆن خۆت حەزت کرد کە دەست بکەی بە گۆرانیوتن خۆی سەرەتا کە بتەوێت گۆرانی بڵێیت ئەم لە مناڵی ئەم حەزە لە توە دروستە بێت و بارەکەشە دەورە بینە بۆیت بەرەو پێش بچیدیاننا یەکەم دەستپێکی کاری هوەریم پێما بەر لەگەڵ خۆتان نبوو لە 2016 یەکەم بەرنامە بوو کە ئەو کاتە هیچ ئیشێکی خۆم نەبوو هیچ ڤیدۆکلیپێکی خۆم نەبوو ئەوە یەکەم ئەزمموی من بوو 2016 لە ڕۆژێکی نوێ بوو یەکەم ئەزمموی کارکردن بۆ کاتە لەگەڵ کاک ڕێباز و مامۆستا ڕێبین و کاگۆرانی برامە حکومۆسییان لەگەڵ مابوون ئەتر لە دوایەوە لە 2019 یەکەم کلیپی خۆم بە ناوی ڕازی تازەوە بڵاو کردوانێ و ئەم ساڵیش ڤیدۆکلیپێکی ترم هەر بڵاو کردەوە بە ناوی ژیانی من کەەوە میلۆدی و تێکستەکەشی خۆمدام نابوو زۆر باشە کاکیش پاڵپشت بوو کاک میران تۆ بۆ ئەوەی بۆ نمونە ئاوا بێتە ناو دنیای هوەرەکەتەوە ڕەنگە زۆر کات لە خێزانە کەسێک هەبێت هوەرمەند بێ یاخود دەنگخۆش بێ یان ئەو کەسە سەرسام بێ بەدەنگی تۆ پاڵپشتیت بکا بڵێ بۆ ناچیت بۆ نمونە بیبی بە هوەرمەند بیبی بە گۆرانی بێش ئەم بابەتە لای تۆ چۆن بوو بێگومانەوە هەر پێویستی بە پاڵپشتێک هەیە من لە تەمەنێکی مناڵیا بووم مام و کاتە شانۆگەریە کرا ساڵان لە منتیقی شار باژێر ئەنا خۆم خەڵکی شار باژێرم خەڵکی گوندی قامیشم لەوێ ساڵانە فیستیڤالێکی گەورە کراوەکو گۆرانی بێژ ئەو بەشدار بوو هەر ئەو کا گۆرانی برام کایسا عسەفعودە و ئەویش دەنگی خۆش بوو لەو فیستیڤالانە بەشداریە کردەوە گۆرانی بێژ ئەتر من کە سەیری ئەوان مەگەر حەزمەکرد ڕۆژێک منیش بچمەوە شوێنە و گۆرانی بڵێم و ئەو پاڵپشتی سەرەکیم بۆ ئێستاشا کاک سەفین هەر برامە کا گۆرانیش دوو مسکان لە عایلەیەکان و تر خۆش لەگەڵ ناگۆرانی بێژەوە زۆر زۆر پاڵپشتە دەیەوە باشە بە یەکەوە بنیت لە ماڵی شۆ بێتر خۆم ئێستا لە لای مامۆستا دەروون دەرسی گیتارە خوێنم نزیکی مانگێکە بەردەوامم بەهۆی خوێندنەوە و لەگەڵ خوێندنا ئیشیشمان کرد خۆی بە گۆرانی بێژ زۆر زۆر زەرورە زۆر زۆر زەرورە کە تۆ بە ئاکادمی بخوێنی بۆ مۆسیقا بۆەوەی بتوانی ئەدای گۆرانی بکەیت تۆن بناسیتەوە مقامات بناسیتەوانێ بەڕاستی چونکە بە ئاکادمی نەم خوێندبوو شارزایەکی باشم نەبوو وە پێویستم زانی دوای خوێندنەکە کە تاوا بووم ئتر خوێندم تاوا کرد و ئێستا کاتم هەیە بۆی خۆم فێریالەتێکی مۆسیقی بکەم زۆر گرنگیشە لەبەر ئەوەی کە زۆر کات ئێوە میوزیسیانەکان کاکە ڕۆژلانێ باشتر بزانێت کە ئیسیجابێکی باشترە گەر تۆ لە میوزیک بزانیت بۆی کە بۆ ڕیکۆردکردن بۆ ئەوەی کە تۆ ئاوازێکێتە بەردەمە چۆن بتانی ئەم ئاوازە کاری لەسەر بکەیت بەس لەگەڵ ئەوەی کە زۆر جار گونجاندنێک دروستکەی دەستپێکی تۆ بە گۆرانی کام هونەرمەندانە بوو خۆی زۆرینەی ئەو کەسانی کە دەست پێەکەن گۆرانی کۆمەڵی لە نەرمەندە کۆنەکان ئەڵێنەوە ئەنجا خۆیان هەوڵێن بەرهەمی خۆیان هەبێت ڕاستە من لە مناڵیەوە زۆربەی کات گوێم لە هونەرمەند حەمەی ماملێ و عەدنان کەریمە کرد حەسەن زیرەک ینی گوێم دایمە بە دەنگیەوان ئاشنا بووە زۆر باشە کاک میران بەرهەمی تر ئەگەر ئامادە بە خۆشحاڵە بین گوێمان لە بەرهەمەکە بێ بەڵام بەر لەوەی کە بەرهەمەکە پێشکەشکەی پێمان بڵێ ئەم بەرهەمی کە ئێستا پێشکەشێکی کام هونەرمەندە زانیاری مالەسەر ئەم بەرهەمی مامۆستا عەدنانە مامۆستا عەدنان کەریم ماڵی چۆڵم تریمەش پێشکەشتانەکەین بۆ هیوای مەدڵیەوە زۆر باشە دەست و چاوە خۆش بێ ئەگەر ئامادە بیت خۆشحاڵە بین کە گوێمان لەو بەرهەمەش بێ باشە فەرموو
ماڵی چۆڵێ ماڵی ساردە ماڵی بێکەس خۆری ڕاز باومێدی ڕۆژێکی هەڵکە لە ڕوو خۆری ئاوات شیرینێم گەرچی کە تۆ دووری لە من چاوانێت دایم هەروان لە بەرچاوم هەرچەندە هەڕێگا تاریکە لە من تۆی چرای ڕۆشن کەراوەی ژیانم وەرە با پێکار دووڕێ دەوڕێ دەستێم لە دەستنێ با ڕێگای سەختیش ببوڕین بەڵێن بداین کە یەکتری جێنەهێڵین لە تاریکی شازەنگان خۆردا دەگرین. دەستخۆش دەستان خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ برادرانیش ماندوو نەبی دەستە خۆش بێت کاکە میران بۆ نمونە ئەمە یەکێکە لە بەرهەمە جوانەکانی هونەرمەند عەدنان کەریم لێرە ڕێز و خۆشەی سیمانێ بووی تا چەند گرنگە ئەم گۆرانیانە کە ئەوترێتەوە تۆک و گەنجێک پێشۆی ئەم گۆرانیانە بڵیتەوە هەوڵ بیت ئەو شێواز و ئەو ڕەسەنایەتی کە خۆی هەیەی بەو شێوازە بوترێتەوە یاخود تایبەتمەندی خۆتی پێوە دیار بێت بەڵام لە گۆرانیەکە کەم نەکرێتەوە یاخود کارت لەسەر کرێ بە باشترین شێوە بوترێتەوە ئی عەدنان کەریم بێ ئی هونەرمەندە گەورەکانیتی وەکو حەسەن زیرەک و ماملێ و چەند هونەرمەندێکی تر بێ ئەمە چەند گرنگە خۆی هەر کەسێک گۆرانی ئەو هونەرمەندانە هەڵێتەوانێ زەرورە ینی ڕاستەڕێ ئەو گۆرانی نشێوێنی بەڵام پێویستە بەڕاستی بەدەنگی خۆت بێڵیتەوە باشە تر من ناتوانم بۆ منە گۆرانی حەسەن زیرەک بەدەنگی حەسەن زیرەک بڵێمەوە ڕاستە محەممەدی ماملێ بەدەنگی محەممەدی ماملێ بڵێمەوە بەڵام ئەتوانم هیچ نەبێت ئەو ینی ئەو مۆرکە کوردیانی کە ئەوان پیانەوە کردووە مەبەستەمان ئەو مۆرکە کوردیە پێوە بێت بەڵام بەدەنگی خۆم نەک بەدەنگی ئەوان ئەوە پێویستە بۆ هونەرمەندەوە بزانێت زۆر باشە کاکە میران بگومان خۆشت خاوەنی چەند بەرهەمێکی بۆ ئەمڕۆ هیچ کام لە بەرهەمەکانی خۆت بۆ ئامادەکردن کە پێشکەشمان ڕاستی وەکو پرۆگرامی بەرنامە حازرمان نەکردەوە بەڵام توانێتەوە ئەگەر بەشێکی کەم بێ لەگەڵ کاکە ڕۆژ زۆر باش فەرمش لێم گەڕێبە لەم ژیانە بێچارەیە دوور بڕۆم لێم گەڕێبە خەمی دڵێم لە بیرکەم و دوور بڕۆم خەیاڵ دەمبات بۆ ئەو کوتانەی لەگەڵ تۆدا گوزەرمان کرد ناهێڵێت ساتێک بسرەوێم هەر تۆم بەبیر دێنێتەوە هەر تۆم بەبیر دێنێتەوە
تازە دوایکی عاشق بکە کە من دڵێم لەدەستدا کۆشکی ئەوین هەروەک بەفێر هیچی نەما و هەمووی توا عاشق یعنی وەفاداری دڵی ڕاست و پاچی دەوێ نەک خەیاڵی کۆشک و تەلار ماڵ و سامانی بێ نەک خەیاڵی کۆشک و تەلار ماڵ و سامانی بێ. ئای دەستخۆش دەنگە خۆش بێ وڵا زۆر بەچێ زۆر زۆر تایبەت زۆر خۆش بێ حەزم ناکرد تاوێکی سپاس دەکەم وڵای کۆپلی ماوە بەس دەبێت پرۆگرامەکە تەواومانەکەێت باسێکم گۆرانیمان بۆ کە شعری چێە ئەم گۆرانیە بەناوی ژیانی منەوەی هەر خۆم تێکستەکەشیمدانەوە لەگەڵ میلۆدەکەش یار خۆم دامنەوە زۆر باشە برای عزیزم کاک ڕێباز قاسم لێرە چاوی ماجەکەم کە زۆر زۆر هاوکارم بووە کاری دابشکردنی مۆسیک و هەر لە سودی ئارزێت لە سودیەکەی خۆی میکس و مایسترینگی بۆ کردووە. زۆر باشە کاتە کاک میران تۆ توێ زیاتر لەسەر چ ستایلێک بۆ منە بەرهەمەکانی خۆت تۆمار بکەی؟ وەکو ستایل مەڕاستی زۆربەی کات حەزم بە ستایلی سونەتی هەیە بەڵام ئێستا ئەوەی کە خۆم یەکەم سەردەمی حەزم لێتی و بەپی سەردەمیش تۆ توانی ینی وردە وردە سەردەمیانەتر گۆرانی بڵێ بەڵام تر وەکوتمان حەتیەک بکەیت بە هونەرمەند پێویستە مۆرکی کوردایەتی خۆی پێوە دیارێ من کە گۆرانی بڵم ناتوان نابێ ئەدای بڵێ فارس و تورک چکە ئێمە بەڕاستی ئێستا کاریگەری ئەو دوانە زۆر زۆر بەسەر کوردستانەوە هەیە سوودیان لێ بینین وەکو سوود بینین بەڵام ناکرێت ئێمە ئەدای بە هەمان ئەدای ئەوان بکەین. زۆر کاتەمانوت کە لە ساڵانی ڕابردووەمان و هونەرمەندێک یاخو گەنجێکەر سیدیەک یاخو چەند تراکێکی ڕێکۆرد کردایە لەبەرەوەی ستۆدیۆکان و ئەو ئامێرە پێشکەوتوانە لەناو لای ئێمە نەبووە ئەچوون یان لە ئێران یان لە تورکیا ڕێکۆردیانە کرد سێرە کرد کە دوای کارەکانیانە کەوتە بەر گوێی خەڵک مورکێکی و ناوچەی پێوە دیار بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئەبینی ستۆدیۆکانمان زیای کردووە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی و هەولێر ئەمانە بە شێوەیەکی باش کۆمەڵە گەنجیش کار لەسەر ستۆدیۆکانەکەن کاکە ڕۆژی لەوانێ باشتر بزانێ تا چەندەمە ئاسانکاریە بۆ ئێوە کە دەست پێکەکەن بۆی کە کۆمەڵە تراکەیە ئێستا ئەم بەرهەمی پێشکەشی ئێمەت کە لەوانەیە لە ستۆدیۆکانە بە چەندین شێوازی کە لە ڕێگەی و ئامێرە پێشکەوتوانە و کاری لەسەر بکرێت و پێویستی بەیسلانێک نەبێت و مۆرکی خۆشمانی پێوە دیار بێت. ڕاست وەگوتە زۆر زۆر باشە کە تۆ لێرە ئەم هەموو ئاسانکاری بۆ ئێمەکراوە وەگوتە ساڵان ئەبوو بچی لە وڵاتێکی تر و لە شوێنێکی تر تۆ ئەمە بکەیت کەمە داهاتێکی زۆر زۆر یەویست لە چاو داهاتێکی ئێستاەوێت ئێستا تۆ شتەکە لە بەردەستایە توانی خۆت لەوێ دەتا و کاتێک لەوانەیە هونەرمەندێکەکە بیش سایە بوونە لە وڵاتێکی شیب کردایە بڵێ ئەو کاتە نەیەتوانی خۆی بڕات بەڵانی تۆ ئێستا لە لای کەسەکەیت کە تۆ ئیشەکەت بۆ کات بەڵام ئەو کاتیانی ئیمکانێتی مادی لەوانەیە بەو شێوازە نەبووە کە بۆ من خۆشم بچم لەگەڵ نۆتەکانە لە ستۆدیۆیەک لە وڵاتێکی تر ئەوە بکەم کە ئێستا ئەو شتە لێرە هەیە زۆر زۆر ئاسانکاری بۆ هونەرمەند کرد بەڕاستی. زۆر باشە کاک میران باست لەوە کرد تێکستی ئەو گۆرانی کە پێشتر پێشکەشەکردیان خۆت نووسیتە چەندە گرنگە بۆ نمونە هونەرمەند گۆرانی بێژ ئەو بەرهەمەی کە تایبەتە بە خۆی بۆ نوە تێکستەکەشی خۆی بنووسێمە تا چەندێک وایە کات کە زۆر بە شێوازێکی جوانتر ئەدای ئەو بابەتە بکە. بێگومان زۆر 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 ڕێستا من کە ئەو تێکستەم نووسیوە خۆشم میلۆدیم بۆ داناتوانم ڕۆحیانەتێک بەبەرەوە بکەم چونکە خۆ مەزانم ئەم تێکستم بۆچی نووسیوە ئەتۆر لە میلۆدەکەش ئەتوانی لەکوێ دەربڕینی وشەکان وەک خۆی بکەیت بۆیە پێویستە وەکو ئەوەش کە بڵێ تۆ شاعر بنووسیت من شاعر کە نووسیمە وەکو ئەوەی یەکسەر لەگەڵ میلۆدیەکە یەکسەر بڵاوی بکەموانێ بە پێویستی زانم کە یەکسەر پێشەوەی کە بڵێ کە تێکستەکان نووسم پێشەوەی میلۆدیەکە دەستەدانە پیشانی شاعیرێک کەسێکی شارەزای بم و کاتەیم وشە سازی و کۆمەڵەشتی تیا یعنی من شارەزانیم ناتوانم ئەو کەسانە چەند کە ئەو ڕێگای کاک ڕێبازەوە پێما بێ پیشانی کاک ئەحمەد محەممەدیا بوو وتی تێکستەکە زۆر بێعیبە و توانیشی لەسەر بکەین. زۆر زۆر باشە بەرهەمی تر ماوە کە پێشکەشمان کەی دوایە دوو بەرهەممان ماوە
باش ئەم بەرهەمەی کە ئەم بۆ ئێستا ئامادەیە چییە؟ بەرهەمی هونەرمەند خالید ڕەشیدە باشە بووکیێوارە. زۆر باشە. باشە باست لەوە کردوتت هەمیشە هەوڵی ئەوەی کە گۆرانی هەر هونەرمەندێک بڵیتەوە بۆمە ئەو مۆرکە کوردانەی کە هەیەی ئەو مۆرکە لە دەستنەی چ شتێکی تر بەلای تۆ گرنگە لە کاتی وتنەوەی بەرهەمی هونەرمەندانی ترا؟ وەڵاهی وەکو مۆرکی کوردیەکە ئەوە هیچ وەکو ئەوەش کە گۆرانیەکە چۆن هاتوو بوو شێوازە بڕوە تازەگەرێکی تیا بگرێت بەڵام هونەرمەندێک دنیاەک عزیێتی پێوە چەشتووە تاکو بوون منە بەرهەمێک دروستەکاتۆ ناچێت لە مۆسیقاکەی بۆڕیت لە کۆمەڵە شتی بۆڕیت کە هەنی بیشێنیت شێواندنا بەڵام وەکو نۆستالۆجیایەک یادی بکەیتەوە توانیت زۆر باش ئێمە و بینەرانیش گوێبیستی و بەرهەمە فەرش. لەلامێلی جوانێ ئادەم بەرامەی پاش بارانی کەم لەلامێلی جوانێ ئادەم ئەو کەم بابوو چێوارە و زەردە پاڕێ لە بەرەکەم ئەو کەم بابوو چێوارە زەردە پاڕێ لە بەرەکەم شەوجێ شەرێت بۆ ڕاخەم تریفەی ماگێ پیادە شەوجێ شەرێت بۆ ڕاخەم تریفەی ماگێ پیادە ئەسێرە بۆت بجری وێنێن فریشتەی خاو ئەسێرە بۆ بزریێنێ فریشتەی خاو بێدنێنێ نەرما باشە پۆلی قژن بەسەر ڕووتا بباو بینێ نەرما باشە پۆلی قژن بەسەر ڕووتا بباو بینێ خۆشەویستیم بێتە خەوت و سپێدا بەگاو خۆشەویستیم بێتە خەوت و سپێدا بەگاو بێنێ ئەگەرم دنیا گوڵێک بێم تۆیا فرات ڕاگ و بۆیاتی ئەگەرم دنیا
تۆ یافراد ڕاگ و بۆیاتی هەر کاسێکیش تۆی خۆش ناوێ دیارە ڕێقی لە خۆیەتی هەر کاسێکیش تۆی خۆش ناوێ دیارە ڕێقی لە خۆیەتی بەرامەی پاش بارانی کەم لە لامێلی جوانێ ئادەم ئەو کەم بابووشی ئێوارە و زەردا پاڕێ لە بەرناکەم ئەو کەم بابووشی ئێوارە زەردا پاڕێ لە بەردەکەم ئەو کەم بابووشی ئێوارە زەردا پاڕێ لە بەرناکەم. ئەکدان خۆش دووبارە دەنگە خۆش بێت دەستەکانیەوە دەستی خۆش پەنجەی بێت. برادرانیش دەست خۆشماندوو نەبن خۆش. زۆر زۆر بە جوانی ئەم گۆرانیشت تۆی خۆ دەستە خۆش بێ دەستەکانە کارمیران خۆش بێت. خوشحاڵمە دڵیەوە. زۆر کاکە سپاس. میران خۆت وەکو خوێندن چی تاو کردووە؟ من کۆلێژی زراعەم تاو کرد بەشی باختاری زۆر باش زۆر سلێمانی. چکە بۆیە پرسیارم کرد زۆر کات ئەو کەسانی کە ئیتر یەنە بواری میوزیک و گۆرانی و یاخو هەر هوەرێکی کە ئەیانێ جارێکی تر وەکو خۆشە لە سەرەتای ئاماژەکە بە ئەکادمی بخوێنی ئێستا دەرفەتی زۆر باشەیە لە ناو زانکۆ حکومیەکان یاخو ئەهلیەکان تۆ جارێکی تر بخوێنی بووی کە بە شێوێکی ئەکادمی هەم لە میوزیک هەم بتوانانی لە شێوازی گۆرانی وتن و ئەدا و دەنگ و چەندین شێوازی تر شارەزاییت هەبێت خۆت حەز بۆ ناکەیت؟ وڵاهی حەز بۆکەم بەڵام ڕاستی کاتێک هەموو شتێک لە تەمەنێکا زۆر زۆر خۆشە کە بتوانیت بەڵام من حەزمە کرد بۆ ئەکادمی بخوێنم بۆ مۆسیقا بەڵامی تر شتەکە وای خواست کە بچمە بەشێکی تر بەڵام وەکو ئەوی کە بمێ لە زانکۆیەک یان لە شوێنێک بخوێنمەوە نا بەڵام وەکو ئەوەی کە بچم لە لای مامۆسایەک دەرس بخوێنم بە ئەکادمی فێری نۆتە و زۆر فێری باش. مقامات بوو ئەوان زۆر ئێستا لە ئێستا باش. دەستم بەوە کردووە زۆر باشە سەرکەوتوو بی زۆر سپاس. کاک میران پێمان بڵێ پلانت بۆ داهاتوو چییە چۆن ئەتەوێت زیاتر گرنگی بە هوەرەکەت بی زیاتر بۆ نمونە بەرهەمی تایبەتی خۆت بڵاوکەیتەوە چ پلانێکت هەیە بۆم بابەتە وەکو پلاندانان بۆ ژیان پێویستە ئینسان پلاندانێت چ بۆ نەرویا بۆ چار شتێ بێت منیش وەکو ئەروونەرمەدەگی تر پلانم دانا و بڵێ چەند ئیشێکی شمەیە کە لە ئێستا دامان ناوە کە ئیشی لەسەر بکەین بەڵام ئەو ڕێچکێکە خۆی ستا خۆم هاتبوومە مێ ڕێچکێکی تایبەت بە خۆم هەبێ سەردەمانە گۆرانی بڵێمەوە زیاتر ئەوەی کە پشت بە خۆم بەستم لە چوار دەورم چونکە بەڕاستی پشت بە کەسێک بەسی چ هونەرمەندێک بێ ینی کاریگەری هونەرمەندەکە کەوێتە سەر و کاتە بۆ منە من گۆرانی کەسێک بڵێمانە گوێ لە ئەوە گرن نەک لە من پێویستە ستایلێکی خۆت هەبێ تاکو ئەو ستایلە تۆ بناسرێتەوە پەیوەندی خۆت بە گروپەکانەوە ئەو ستایلێک کە خۆش یانی زۆر جار ئەم گەنجانەی خۆمان لەگەڵ گروپێکە بەردەوام کارەکات یانی لەوانێت زۆر ئاسانکاری بێ بۆ ئەو ئەگە بەرهەمێکیە بێ وەکو خۆش شارێکە نووسی پرس بە کۆمەڵی کەسی شارەزاکەی ئەگە لە گروپێکا بیت لەوانەیە زۆر جار ئاسانکاری بۆ تۆ زۆر باشتر بێت لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بگەڕی مویزیسانێک دۆزیتەوە لێ ستۆدیۆک دۆزیتەوە ئەمە تا چەند کارە لەسەر کردووە وڵای منۆکو گروپی تایبەت تا ئێسان نییە وکۆ بەڵام ئەوەی کە ئەبووە لە بەرنمەیەکە لەگەڵ چەند کەسێکە بەشداریم کردووە ئێستا لە ئێستا بۆ یادی سلێمانی لەگەڵ وەزارەتە ڕۆشنبیری ئۆرکێسترای بەشی مۆزیک بەشدارم بە خۆشحاڵە توانم لەگەڵ هەمویانە خۆ بگونجێنم چونکە ستایلەکەم وایە ینی توانم لەگەڵ سنەتیش و لەگەڵ سەردەمیشە خۆ بگونجێنم بەڵام وەکو ئەوی کاڵیت پێویستە ئێستا بۆ من لەگەڵ کاک ڕۆژ و کاک سەفین ئەمڕۆ لێرەیان بۆ من ئەگەر چەندی شێک بێکەوە بکەین زیاتر لێک تێگەین بۆ بەرنمەیەکەی نێرە ڕاستە و خۆی پێویست ناکە ینی زۆر کات کوژین بە پرۆڤەوان ئێستا کاک ڕۆژ تقریبا نمە سێم بەرنمەیەکە بێکەوەین کاک سەفین لە ماڵەوە بێکەوەین بۆ ئەم بەرنمەیە کە هاتوین کەمێک پرۆڤەمان کردووە نیم ساعت زۆر باشە دەستە ئەمە زۆر پێویستەوە لەگەڵ سەگەل لێت تێگە ینی ئەزانێت چی ئەڵەیت و ئەدات چۆنە باش کاک میران لە سەرەتا باست لەوە کردت لە ئێستا سەرقاڵی ئەوەم کە خۆم فێری ئەمەری گیتار بکەم باشە بۆچی بۆ نمونە تا چەند ئەمە ئەبێتەوە کارێک یاخود کار ئاسانیەک ئەبێت بۆ تۆ کە خۆت فێری ئامێرێکی موزیکی بیت بۆ نمونە جیاوازی ئەمە لە چیە هونەرمەندێک شارەزایی هەبێ لە ئامێرێکی موزیکە لەگەڵ هونەرمەندێک کە شارەزایی نەبێ تۆ بۆچی ئەمە تەڵبژار وتم پێویستە هەر کەسێک هەبێتە گۆرانی بێژ شارزای لە موسیقا بێ وتم ئەکادمی نەم خوێندە بۆیە
ئەمێ لەوە زیاتر پەری پێ بم هەڵبژارنی ئەمێری گیتار لەبەرەوە بوو من میلۆدی دانێم کاتێک میلۆدی دانی پێویستە تۆ مۆسیقایەکە بێ خۆتی لەگەڵا تێکەڵ بکەیت و ئەم میلۆدیە ینی ڕۆحێک ئەکا بەبەری ئەو مۆسیقایە بۆیە پێویستە ینی تۆ مۆسیقا بزانی تاکو میلۆدیەک دانی پڕچێژ بێت ئێمە سپاس دەکەین دەستەکانە خۆش بێت پێمان خۆشە ئەگەر دوایین بەرهەمی خۆزمان پێشکەش بکەیت بە خۆشحاڵیەوە فەرموو. كفر مسكين كفر مسكين كفر مسكين لسان رخصاري چيجي بيني وتم يا اخوان وتم يا اخوان لسر سرقل بينم وتم يا اخوان لسر سرقل بينم شو نمي يا مان امان امان اماني چاوەکانت بێدەنگ ئادوێن نیگاکان زۆر شت ئاڵێن چاوەکانت بێدەنگ ئادوێن نیگاکان زۆر شت ئاڵێن هەوای بادام نایدرچێنی هەوای لات هر کاتێک سارنجیانەدەم ئاشکرا لێیان تێئاگەم هەر کاتێک سارنجیانەدەم ئاشکرا لێیان تێئاگەم چاوەکانت جووتێکران بۆ ڕووناکایی ڕێم هەڵکران چاوەکانت جووتێکران بۆ ڕووناکایی ڕێم هەڵکران لە ڕێی ساختی بەرەو ژووردا بەر شوێنی وای بەرز و دووردا نیگایان وێ
زەوتینەمە تێشوی سەفاری ژینمە نیگایان وە زەوتینەمە تێشوی سەفاری ژینمە چاوەکانت جوو تێخۆرن وان بە ئاسمانی دڵە چاوەکانت جوو تێخۆرن وان بە ئاسمانی دڵە سروشتینی لێ دزیوە وان لە ڕووماتی بڵاوە دڵیش بۆیە پێکەنیوە خەندەی لالێوێ دزیوە دڵیش بۆیە پێکەنیوە خەندەی لالێوێ دزیوە دەنگخۆش دەستان خۆش بێ. دەستەکان سپاس خۆش بۆ بێ ئێوە. سپاس بۆ ممنونە. ئێوە دەستان زۆر خۆش زۆر بێ سپاس بۆ تۆ کاک سپاس میران کاک میران ماندوومان کردی ئەمڕۆ بەرهەمەکانی تۆ خوشحاڵم. وای کرد کە پرۆگرامەکەمان جوانتر بێ دووبارە بەخێر بێ سەر چاوان ئێمە میشە چاڕێ دەکەینەوە بۆ چەند ساڵی کەیاخ و لە ماوەیەکی نزیکترە بە بەرهەمی باشتر و باشترەوە دووبارە سپاس بۆ تۆ دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئەمە دەموتان دەستان خۆش بێ ماندوو نەبێ. زۆر زۆر سپاس